بینەرانی زوم سڵاوتان لەبێ و شەوتان باش لە بەرنمەیەکی تایبەت لەگەڵتان دێمەدیدارتان. ئەمڕۆ بینیامین نەتنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل سەردانی ئەمریکاکات لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکیە وڵاتە کۆ بێتەوە. ئەمە لە کاتێکدا ڕۆژی چوارشەممە بینیامین نەتنیاهۆ سەردانی هەنگاریای کرد. سەردانەکەی نەتنیاهۆ لە کاتێکدا کە لەسەر کوشتنی خەڵکی سڤیلی فەڵەستینی لە کەرتی غەزە لە دادگای نێودەوڵەتی لاهای بڕیاری دەستگیرکردنی هەیە. نووسینگەی سەرۆکوەزیرانی ئیسرائیل ئەمڕۆ ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە، دەڵێت لە کۆبوونەوەکەدا لە ئەمریکا لەگەڵ دۆناڵد ترامپ چەند پرسێک جێی بایەخ هەردوو لا تاوتوێکرێن لەسەر و هەمویانەوە پرسی جەنگی غەزە و گەڕانەوەی بارمتەکان کە تا ئێستا 59 بارمتە لە دەستی حەماسەوە هەڕەشەکان ئێران و پلانەکەی ترامپ بۆ سەپاندنی باجی لە سەدا حەڤەش لەسەر ئیسرائیل. ئەمانە ئەو پرسانن کە بینیامین نەتنیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیل و ترامپی سەرۆکی ئەمریکا کاوتوێ دەکەن و پرسی بەرەنگاربوونەوەی بڕیارەکانی دادگای نێودەوڵەتی تاوانەکان دژی نەتنیاهۆ یەکێکی دیکە ئەبێت لە پراوێزی کۆبوونەوەکانیان و لە نێوان ترامپ و نەتنیاهۆدا. کاریگەری دۆخی ئابووری و سیاسی لە دوای بڕیارەکانی ترامپ و ئەم سەردانی سەرۆکی ئیسرائیل و هەڕەشەکانی ئەمریکا لە ئێران بە پاڵپشتی ئیسرائیل و دۆسیەی گروپە چەکدارەکانی عێراق لەلایەک و هێرشی سەربازی ئیسرائیل بۆ سووریا و لوبنان و غەزە لەلایەکی ترەوە. ئەمانە گفتوگۆ دەکەم لەگەڵ دوو دکتۆری بەڕێز، هەرێک لە دکتۆر نەوزاد عەبدوڵڵا هیتوتی مامۆستای زانکۆ و پسپۆڕی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و دکتۆر سامان شاڵی پسپۆڕی پەیوەندە نێودەوڵەتیەکان و ئەمانە لەگەڵم دوو دکتۆرە بەڕێزە. سڵاوتان لێبێ، شەوتان باش بەخێر بێن بۆ زوم. داوا لە دکتۆر نەوزاد دەکەم سەرەتا ڕێگەم بدا بچمە لای دکتۆر سامان شاڵی. دکتۆر بەخێر بێیتەوە بۆ زوم. پێم خۆشە جارێکی تر گفتوگۆەکەین. چاوەڕێ دەکرێت دوای ئەم دیدارە فشارەکانی ئەمریکا بۆ سەر ئێران زیاتر بێت؟ پێش ئەو چڕە لەمە چڕا دەنگەکە گوێت لە منە دکتۆر سامان؟ سوالم ئێستا گوێم لێتە فەرموو. چاوەڕێ دەکرێت دوای ئەم دیدارەی سەرۆکی ئیسرائیل و سەرۆکی ئەمریکا فشارەکان بۆ سەر ئێران زیاتر بێت؟ پێشەکی سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی زوم و بەخراتی میانە بەڕێزەکە دەکەم. طبعاً ئەم سەردانەی نەتەنیاهۆ بۆ ئەمریکا گرنگی خۆی هەیە کە سبەینێ ئەیبینێت على اساس بینێ بگاتە ئەمریکا. ئەم چاوپێکەوتنە وەکو بەحسیشی کرد زۆر کاریگەری هەیە بە تایبەتی لەسەر ڕۆشتی ناوچەکە و وەزعی ئیسرائیل و جەختکردنەوە لەسەر هەندێ خاڵی یەکەم مەسەلەی زەریبەکانی کە ئەمریکا خستوێتە سەر ئیسرائیل، مەسەلەی دیلەکانە لە قەزای حەماسە، قەزای لوبنانە و لە هەمووی مهمتر ئێرانە. ئەگەر هاتوو مفاوەزاتەکە سەر نەکەوت چی بکرێت، ئەڵتەرنەتیڤەکەی چی بێت، ئەمانە هەمووی گرنگی هەیە لەسەر مەوزوعەکە مەوزوعی حوسیەکانیشە. طبعاً ئەم کۆبوونەوەیە تەنسیقێکی گەورەش کرا لە بینی قائیدی عملیاتی عسکەری ئەمریکی لەگەڵ ئیسرائیلەکانە تقریباً 18 سەعات زیاتر کۆبوونەوەیان کرد. ئامادەکاریێکی باش کراوە، هێزێکی زۆر گرنگ لە ناوچەکە کۆکراوەتەوە. باریجە گەورەکانی هاتوون وەکو ویلیام لۆرنس، ئەو هین جێرال فۆرد و هەروەها هاری ترومەن. ئەم سێ باریجە گەورەیەش لە منتیقەکە هەیە. ئەمانە هەمووی چۆنەڵێ حازرکردنە ئەگەر هاتوو مفاوەزاتەکە سەر نەکەوێت چی بکەن. بەڵام ئەوەی گرنگە بینیت ئیمڕۆ ئێرانیش هەموو وەکو بیستم ماوەیەک لەمە و پێش حەچی جێشی خۆی هەیە و ئەمن و جێشی قودس وانە خچێتە ئینزاری جیمەوە وەکو لای خۆمانەڵێن ئینزاری قوسوا هەیە و هەروەها ئێرانیش تهدیدی دەوڵەتە عەرەبیەکانی کردووە کوێتە و عێراقیشی تایە و ئیمارات و ئەوانیشی تایە، ئۆردنی تایە، بەڵام سعودیەی تیانە کە هاوکاریە بکەن لەگەڵ ئەمریکا دژی ئێران، ئەوانیش زەربەی بەهێز وەرەگرن. ئەوەی کە لێرە گرنگە لەم ناوچەیە
چی ئەکرێت چی ڕوو ئەدات یعنی هەموو منتیقەکە هەمووی گڕەگرێت ئەگەر شتێکی وا بکرێت یان ئەبێ زەربەیەکی لێ ببرێت کە نەتوانێت نەفەس بە. باشە دکتۆر دوای نامەکەی ئەمریکا هەمووی زەخت بێت. بەڵێ دوای نامەکەی ئەمریکا بۆ خامنەی دانوستان ڕەت کرایەوە، بەڵام ئێستا پزیشکان لە چەند ڕۆژێک پێش ئێستا وتی کە دانوستانەکەین بەڵام بە شێوەیەکی ناڕاستەوخۆ. ئەمە تەسلیمبوونی ئێرانە یاخود دۆخەکار بەو ئاڵۆزیەیە کە تۆ دەڵێی پرش بەر ئەم ناوچانەی تریشەکەوێت؟ وەڵا خۆی مفاوەزاتەکە طبعا ئەمریکا ئەوێ مباشر بێ، ئێران ئەڵێ غێر مباشر، بەڵام ئامادەین ئەگەر زانیمان پێشکەوتن هەبێ بیکەین بە مفاوەزاتی مباشر. طبعا ئەمە یەکشتێکەش هەیە لێرە کە ئەم مفاوەزاتە لە بینی ئەم دوو جیهەتەکرا هەموو ئەوروپای خستە دەرەوەی مفاوەزات، ئەوەش کە ئەوان بەشێک بوون لەم مفاوەزاتە 6 دەوڵەتیکەی تیا بوو، ئەمانی هەمووی کردە ئێستا مفاوەزاتەکە لە بینی ئێران و ئەمریکایە. طبعا ئەو دوو مانگیاو بۆ ئێران کە ئەو شروتانەی ئەو جێبەجێ بکە، ئەو شروتانەش دیار بوون. یەکەم ئەوەیە کە ژێرخانی ئەتۆنۆمی هەڵوەشێنێتەوە، دووهەم ئەو تەخسیبی یورانیەمە، بەڵێ تەخسیبی یورانیەمەکەی کە گەشتۆتە 180 کە خۆی ئێران ئیعلانی کردو 275 غرامی هەیە، بە ئاسانی ئەکرێ بۆ 90 کە ئەوش قومبەلەکەی تایە. بۆ قومبەلەیەکی زەرلی 40 غرام دەوێت، ئێستا ئەم 275 هەیە، نزیکی بڵین حەو قومبەلەی زەرلی هەیە، نزیک بۆتەوە لەوەی کە حەو قومبەلەی ببێتە خاوەنی ئەوەشی لێوەرگرنەوە. بەڵێ ئەبێ بە وهروە یارمەتی ئابووری بۆ چۆنەڵێ حیزبەڵڵا و مقاومەش بوەستێنێ و تەفکیکی حەشدی شەعبی بکرێت. ئەمە مشکلەیەکی گەورەیە کە ڕوویاوە. عێراقیش لەلایەکە وەڵێ هیچ تهدیدێ نەکراوین، داوامان لێ نەکراوە کە حوتەکان هەڵوەشێنینەوە. ئەوە سوودانی ئەڵێت عەفوەن حەشدی شەعبی هەڵوەشێنەوە، سوودانی ئەڵێ هیچ داواکاری وامان لێ نەکراوە. لە هەمان کاتە سەفیری ئێران لە مقابلەیەکە بەڕوونی ئەڵێ ئەمریکا داوای لە ئێمە کردوێتەوە حەشدی شەعبی هەڵوەشێنێتەوە و ئێمەش هەڵی ناوەشێنینەوە، یعنی بڕیاریژە لە باتی حکوومەتی عێراقیش. زۆر باش. قسە و باز لەسەر هەڵۆشانەوەی و گروپانەشەکەین دکتۆر بابچمە لای دکتۆر نەوزات. دکتۆر نەوزات دووبارە بە خێر بێیت. هەڕەشەکان بە جۆرێک بوون کاتیان بۆ دیاری کرابوو لەلایەن ئەمریکاوە بۆ ئێران، بۆ نمونە لە دوای نامەکەی ترامپەوە بۆ خامنەیی یا بۆ ئێران 2 مانگی بۆ دیاری کراوە. ئەمانە ئێران لە دانوستانی ڕاستەوخۆ نزیکە کاتەوە یاخود ئەوەیە ئەگەری هێرشکردن هەیە بۆ سەر ئێران؟ بەڵێ زۆر سپاس. بێگومان دەبێت بە لەو خەڵە دەبێت لەو خەڵە دەست پێ بکەم کە ئێوازان لە 12 ئاداری 2025 ترامپ نامەیەکی فەرمی بوو بەرپرسانی ئیرانیان لە ڕێگەی ئیماراتەوە. لەو نامەدا 3-4 خاڵی گرنگی دیاری کرد کە وەکو داواکاری ئەمریکا بۆ ئەوەی ڕێککەوتن یاخود ڕێککەوتن لەگەڵ ئیران بکە سەبارەت بەرنامەی ئەتۆمی. یەکەمەوە بوو کە میوانەکەت ئاماژەش پێ کرد کە هەڵوەشانەوەی بەرنامەی ئەتۆمی ئیرانە بە یەک جاری ئەوە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان. خاڵی دوایمیش بەرنامەی موشکی ئیرانە، یعنی بەرنامەی موشکی بە تایبەتیش ئێستا بەرنامەی موشکی ئیران بوو دەڕەشەیەکی گەورە لەسەر ئاستی ناوچەکە دەبینین. لەو دوو هێرشەیەکە کراوە سەر ئیسرائیل، ئەو موشکانێک لە ئیرانەوە ڕاستەکردن بووە هەرەشەیەکی گەورە بوون لەسەر ئیسرائیل و ئێستا لەسەر دەوڵەتانی عەرەبی و هەپەیمانەکانی ئەمریکا تەنانەت لەسەر قەواعدی ئەمریکا لە ناوچەکەدا. لەبەر ئەمەش ئێستا تەرکیزی دووەمی ئەمریکا لەسەر بەرنامەی موشکی ئیرانە و خاڵی سێهەمیش گۆڕینی سیاسەتی ئیرانە، یعنی لەسەر ئاستی دەرەمە. بەسم لێرەدا ئەوەیە کە ئەمریکا دەیوێت ئیران هەڵویست و سیاسەتی خۆی لەسەر ئاستی دەروە لەسەر ئاستی ناوچەکە بگۆڕێتن بە شێوەیەک پاڵپشتی بۆ گروپە پرۆکسیەکان بە شێوەیەکی گشتی لە ناوچەکەدا ڕابگریت. لەبەر ئەمە داواکارێکی ڕەوایە دکتۆر؟ ئەمە داواکاری سەرەکی دۆناڵد ترامپ بوون بۆ ئەوەی بگەنە ڕێککەوتنێک. لەبەرەوە بۆچی ئەوە داواکاری سەرەکی خۆ ئەگەر بیرتان بێتن لە 2015 کاتێک ڕێککەوتنی ئەتۆمی کرا لە نێوان ئەمریکا و ئیراندا، ئەو کات لەو ڕێککەوتنەدا باسی ئەو خاڵانی تر نەکرا بوو، تەنیا چارچێوەیەکە تایبەت بوو بە بەرنامەی ئەتۆمی. بۆچی ترامپ لە 2018 لە ڕێککەوتنی ئەتۆمی کشایەوە؟ لەبەر ئەوەی گوتی کە کێشەی ئێمە لەگەڵ ئیران تەنیا بەرنامەی ئەتۆمی نییە، بەڵکو هەڵویست و سیاسەتەکانی ئیران و بەرنامەی موشکی ئیرانە لەسەر ئاستی ناوچەکە. لەبەر ئەمە معقول نییە ئێستا ترامپ بێت تەنیا
دانستانێکە چارچوەی بەرنامەی ئەتۆمی دابکەن کەواتە لە 26 ئادار ئیران وەڵامی دایتەوە وەڵامی ئەڵێ تەنیا ئێمە ئامادەین دانوستاندن لەسەر بەرنامەی ئەتۆمی بکەن بەڵام سەبارەت پرۆکسیەکان سەبارەت بەرنامەی موشکی سەبارەت سیاسەتی ئیران لەسەر ئاستی ناوچەکە بە هیچ شێوەیەک دانوستاندن ناکەین ئەمەش ئەو گومانە زیادتر دەکرد کە ئەگەری ڕوبەڕووبوونەی سەربازی نزیک بووتەوە بە تایبەت ئیران ئەگەر بەردەوام بیت لەسەر ئەو موقفی ئێستا هەیە خاڵێکی تریشی گرنگ ئێستا لێرەدا ئەوەیە کە زۆر باسی ئەوە دەکرێت دانوستاندن ڕاستەوخۆ بیت ناڕاستەوخۆ بیت یعنی پرسیارەکە بەڕاستیش ئەوەیە بۆ ئیران ئەوەندە تەرکیز لەسەر ئەوە دەکرێت دەبی ناڕاستەوخۆ بیتن یاخۆ ڕاستەوخۆ نەبیتن ئەمریکاش لە لای تر ئاڵێت کە دەبی دانوستاندنەکە ڕاستەوخۆ بیت کێشەکەی ئیران لەوەدایە ئیران دەیوێت بە شێوەی ناڕاستەوخۆ یەکەم ئەو گوشارە لەسەر ئاستی ناوخۆی ئیران هەیە لەبەرەوەی ئێمازانی سیاسەتێکی ئەنتی ترامپ لە ئیرانەوە پراکتیزە دەکرا لەسەر دوای کوشتنی قاسم سلێمانی لەبەرەوە ئیران نایەوێت بیشتر دانوستاندنی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا بە ئەوەی ئەو پاڵپشتیە لەسەر ئاستی ناوخۆیەوە ببینیتن خاڵی دوم ئەوە ئیران دەیوێت کات بکوژیتن ئەگەر ناڕاستەوخۆ بیت ئەم کاتکوشتنە ئێران بۆ پیتاندنی زیاتری ئێرانەوە دکتۆر یاخودەوەی ئەوێ بگاتە بڕیارێک بەڵام ئەو هەژمونە زۆرەی یاخود ئەو داواکاریە زۆرەی ئەمریکا جێبەجێ نەکات بێگومان ئەو خاڵەیەکە کاتکوشتنە زیاتر بۆ ئەوەی بە هەر شێوەیەک بیت کات بکوژیتن بۆ ئەوەی سەردەمی دۆناڵد ترامپ ئەو سەردەمەش تەواو ببیت ئەگەر بگەنە ڕێککەوتنێکی ینی خۆی لە گورزی سەربازی بپارێزێت مەبەست ئیران ئەوەیە ڕێککەوتنەکە یعنی چون سەردەمی دۆناڵد ترامپ سەردەمی یەکەمی کە دەیگوت نە شەر نە ئاشتی ناشتی لەگەڵ دۆناڵد ترامپ دەکەین نە ڕێککەوتن دەکەین نە شەریشی لەگەڵ دەکەین ئێستا استراتیجەتی ئیران ئەوەیە لەبەر ئەمەش دۆناڵد ترامپ ئەڵێت دوو مانگی مۆڵاتم داوا بە ئیران لەوە زیاتر نابیت یان دەبیت خۆی ئامادە گەر بۆ شەر یانیش دەبی ڕێککەوتن بکەن ئیران لە ڕێگەی دانوستاندنی ناڕاستەوخۆ بینە و بەردە و دانوستاندنەکان دەیوێتن ئەم کات بکوژیتن درێژە بە کوفتەکان بدرێتن باوەی هەر هیچ نەبێ خۆی لە گورزە سەربازیە قوتار بکەن خاڵێکی تریش بەڕاستیش ئەو دانوستاندنی ڕاستەوخۆشەوەیە احتمالە ئیران هەزبەوە بکەن ناگێتە نەتیجە لەگەڵ دۆناڵد ترامپ ئەو مەرجانەی کە باسم کرد لەبەر ئەمە ئەڵێ بچینە ڕاستەوخۆشی ئەگەر بێت و دانوستانەکان شکستش بینن لەوانە هەر لەلاک لەسەر ئاستی ناوخۆ ئەو پاڵپشتەی کە هەیە تندڕەوەکان لە سیاسەتی دەرەوەی ئیران ئەوە لەدەست بدە لەلایەکی ترش لەوانە بنە شکستەکەش خەتای ئیرانە یان ئیران ئەمریکا بڵێت کە گفتوگوان شکستیان هیناوە ئیرانیش ئامادە نەبووە لەو داواکانێکی لەم بێمتمانەیە بە یەکتریە بێت کێ نێوەندگیری ئەمانە بکات یاخود کێ ئەوێت ئەم نێوەندگیری ئەم دانوستانە دروست بکە بۆی کە هەم بەرژەوەندی ئێرانیش لە بەرچاو بگیرێ و هەم ئەمریکاش احتمالای خەڵکی تریش ئەوە بی بێ متمانەیەشی ئەوە بیت کە ئیران دەیوێتن لایەنێکی سێیەم هەبیتن بۆ ئەوەی چاودێری ئەو دانوستاندنە بکەتن و بزانیتن ئایا ئەمریکا داواکارەکانی چنە یاخود کاملا زیاتر دێتە پێشەوە سازشی دەکە یعنی احتمالە بێ متمانەیە هەبیت بەتایبەت لە لای ئیران یاخود ئیران گەشتبی تا قەنەعەتەی بەڕاستیژی ڕێککەوتن لەگەڵ دۆناڵد ترامپ یاخود ئەو خاڵانەی دۆناڵد ترامپ دەیوێتن ئەگەری زۆر ناتوانانی بگێتە ڕێککەوتن ئیران ئامادە نیە بەتایبەت وەکو ئاماژە پێکرد لەسەر بەرنامەی موشکی و سیاست ئیران لەسەر ئاستی دەرەوە و پاڵپشتگیری پرۆکسیەکان من قەناعەتم وایە بە هیچ شێوەیەک ئیران ئامادە نابێت خۆشیان باسییان کردی عەلی خامنەئی لە سویەکی ئاداری 2025 لە کاتی گوتاری نوێژی جەژنی ڕەمەزان باسی کرد کە ئێمە تەنیا ئامادەین لە چارچەوەی ئەو ڕێککردنەوەیش بە شێوەیەکی غەیر مباشر بەڵام ئەوانی تر پەیوەندی بە ئێمەوە نییە و ئێمە ئامادەنی دانوستن لەسەر مەلەفانە. زۆر باشە دکتۆر سامان پرۆژە یاسایەک هەیە بە ناوی ڕزگارکردنی عێراق لە دەستی ئێران کۆمەڵی کۆنگرێسمان ئامادەیان کردووە و دەیانەوێت بیکەنە یاسا و جێبەجێش بکرێت ئەگەر ئەمە ڕوو بدات یاخود بچێتە بواری جێبەجێکردن و دانوستانەکانش هەڕەت بکرێتەوە چارەنووسی گروپە چەکدارەکان لە عێراق چی لێ بەسەردێ ئەگەر دانوستان بکرێت ئەمریکا چاو لەمە ئەپۆشێت بۆی کە هەر بەردەوام بن یاخود چاو لەو هەژمونەی ئێران ئەپۆشێ لە عێراقا ئەگەر دانوستان ڕەتکرایەوە هێر شەکرێتە سەر عێراق ئەو یاسای ڕزگاربوونی عێراق لە ئێران ئەوە نائیبی هین کۆنگرسمانی جۆ وڵسن پێشکەشی کردووە و پشتگیری هەردوو لە حیزبەکەی هەیە کە هەوڵ بۆ ئەوەی ماوەیەکی 180 ڕۆژیە و 6 ڕۆژیاوە بە وەزیری دەرەوە و وەزیری خەزانەی ئەمریکی و هەروەها وەکالەی عامی ئەمریکی عالەمی ئەمریکی کە استراتیجی دانێن یەکەم خاڵی ئەوەیە کە ملیشەکان چۆن
چۆن تەفکیکی ملیشاکانەکەن. دووەم ئەوەیە ئەو مساعداتی ئەمنی کە ئەمریکا یا بە عێراق ئەوەی تیا نەمێنێت و تەشجیعی معارەزە بکرێن. ئەم خاڵانە زۆر زۆر گرنگن و ئەگەر هاتوو ئەم یاسایە دەربچێت لە کۆنگریسی ئەمریکا، ئەمە هەوڵ یاسایە گەبێ کە دژی عێراق بەم شێوەیە کە ڕزگاری کا لە ئێران. ئەمە خۆی هەنگاوێکی گرنگە. بەڵام تۆ ئەگەر سەیری وەزیرەکان بکەیت، وەزیری خارجیە و وەزیری خەزانە، نەیوت وەزیری دیفاع، وەزیری خەزانە یعنی مەسەلەکە ئابووریە. بەڵێ بەرگرینە خەزانەی وتۆ بۆ مەسەلەی پارە و اقتصادە و چۆن گەماروی ئابووری بخرێتە سەر عێراق. ئابووری عێراقی تەبعاً هەمووتان دەزانم پارەکانی عێراقی کە ئەفرۆشرێن نەوت کە سەیی نەوەت زیاتر احتیمادی عێراق لەسەر فرۆشتنی نەوتە ئەچێتە بانقی فیدرالی ئەمریکا. لەو بانقەوە یەتەوە بۆ عێراق. ئەگەر خەزێنەی ئەمریکی دەست بەسەر ئەو پارەیە بگرێت و نێڵێ پارە بێ بۆ عێراق، ئەوە لە مانگی 2 مانگ بەش ناکە کە عێراق پارەی نامێنێ احتیاتەکەشی کەم بۆتەوە و هەروەها عێراقیەکانیش تەحەموول ناکەن لە مانگێک گەگەر مەعاشیان نەبێ حکوومەتەکە ئەخەن. ئەمە زەختێکی ناخۆی لەسەر حکوومەتی عێراق کە بتوانێت ئەو شەرتانەی ئەوان کە بتوانێت میلیشیاکان و حەشدی شەعبی سەیطرە بکات. بەڵام ئەوەی کە ئێمە ئەیزانین عێراق خۆی سیادەی نەماوە و حەشدی شەعبی لەگەڵ میلیشیەکان لە جێشی عێراقیش بەقوتن و ئەوان گوێ لە حکوومەتی عێراق ناگرن، بەڵام گوێ لە خامنەئی ئەگرن و جێگری حەشدی شەعبیش ئەو قسەی کردووە بەعەلەنی ئەڵێ من لە خامنەئی هین وەرەگرم ئەوامر وەرەگرم. کەواتە عێراق ئەکەوێتە ژێر سزایەکی جارێ ئابووری بەهێزە و لە هەموو ڕاگەیاندنەکانیشە هەتاکوون ئیسرائیلیش کە دەریەکە و لەم کۆبوونەیەشە کاکرێ بەحسی حوثەکانەکەن، بەحسی لوبنانەکەن، بەحسی حەمازەکەن، بەحسی ئێرانەکەن، بەڵام بەحسی عێراقی تیانە. ئەوە زۆر سەرنجڕاکێشە لێرەشە ئەمە پەیوەندی بەو ڕێکەوتنە استراتیژیەی ساڵی 2010 نێوان ئەمریکا و عێراقە یاخودەوەی هێشتا بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق ماوە بۆی کە ئاوها باسی عێراق ناکە؟ بەرژەوەندەکانی تەمعەن لە عێراق ماوە. عێراق بە وابەیە کە بۆ ئەوەی بۆ ئێران کە توانی سەیطرە بکاتە سەر سووریا و لوبنان و هەروەها شوێنەکانی تر. عێراق چۆن هەڵێ ئەو هێلکەیە ئەو مریشکەیە کە هێلکەی ئاڵتونی بۆ کات پشگیری هەموو ئەو مقاومە محوەری مقاومە و پارەکانی وەکو ئەڵێن هەمووی لە عێراقەوە درێت. هەروەها خۆ دەزانی کارەبا و غازیش هینی عێراق لە ئێرانەوە کڕات. یعنی تەبادلێکی تیجاری زۆر گەورە هەیە لە بینی هەردوولا. هیوادارین کە عێراق بپارێزرێت لەم شەڕە و هەروەها ئێرانیش خۆی بپارێزێت، چکە ئێمە نامانێ شەڕ لە ناوچەکە بکە. چکە ئەگەر عێراق ئابووری چۆن نەڵێ گەماروی ئابووری بخرێتە سەر هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە زەرمەندی یەکەمە بێت، چکە ئەگەر نەتوانێت ئەو معاشی ئەوان بە معاشەکانی ئێمەش نادرێت. لەبەر ئەوە هەمووی ئێمە ڕەبتە بە ئێمەشەوە، یعنی مەسەلەکە دوورنیە لە ئێمەوە. لەبەر ئەوە هیوادارین کە بتوانێت عێراق شتێ بکات ویان قیاداتی عێراقی ئەوانەی کە لە حکوومەتان خۆیان بگەنە ئەو قەناعەتەی کە ئێمە ئەبێ حەشدی شەعبی بخرێتە ناو جێشی عێراقی و بەشی جێشی عێراقی و ئێرانش بتوانێت چۆن نەڵێ ملیشیاکانی خۆی ڕاکێشێتەوە. ئەمریکا بۆ ڕازیە بێ کە حەشدی شەعبی بچێتە ناو هێزی بەرگری عێراقەوە. بۆ نمونە ئەگە پرۆژە یاسایەک وەکەوەی کە هەیە لە پەرلەمانی عێراق یاخود لە ئەنجومەنی نوێنەران تاوتوێی لەسەر بکرێ بۆی کە حەشدی شەعبی ببێتە هێزێکی نیشتیمانی و بچێتە هێزی بەرگری و ئەمریکا بەمە ڕازیە بێ ئایا هێڵێ ئەو پرۆژە یاسایە تێپەڕێ بەو ئاسانیە؟ ئەو پرۆژەیە کە لە پەرلەمانە من بەحسیشم کردووە لە شوێنی کە خەترترین پرۆژەیە بۆ حەشدی شەعبی. ئەمە وەڵامێکی سوودانیە بۆ ئەوەی کە نەوەکو ئێمە حەشدی شەعبی هەڵناوەشێنینەوە، بەڵکو ئێمە بەهێزترەکەین.
چونکە ئەم هەیکەلێکە داینەوە بۆ حەجی شعبی و ئەو بودجەیەکە داراوە بۆ حەجی شعبی لەگەڵ میلیشیەکانە زۆر لە جێشی عێراقی بەقوەترە بێت. یعنی سوپای عێراقی ئەو دەورەی نامێنێ وەکو چۆن لە ئێران فەیلقی قودس بەهێزترە لە جێشی ئێرانی، بە هەمان شێوە ئەیانەوێ حەجی شعبی وا لێ بکەن. وەکو وتشم سەفیری ئێران زۆر بەڕوونی ئەڵێ حەجی شعبی بە کەس هەڵناوەشێتەوە. حەجی شعبی ئەبێ بە بڕیارێکی فتوایەکی سەستانی چۆن فتوایە دروست بێ ئەیش هەڵوەشێنێتەوە. ئەم یاسایی کە لە حەجی شعبی هەیە لە ناو پەرلەمانی عێراقا ئەگەر هاتوو پەسەند بکرێت ئەوە وەکووتم زۆر جەورەیە، بەڵام داواکێک کە پەرلەمانتەرانی کورد لە بغا ئەگەر دەنگ بن بە یاسایە ئەبێ هەمان دەستکەوتیشە بێ بۆ پێشمەرگا. ئەوە زۆر گرنگە کە ئێمە مەطلەبیمان هەبێ بە هەمان شێوە. بۆ میسالێک لە یاسای حەجی شعبی کۆنا بەڵێ حەجی شعبی بۆی هەیە سلاح بکرێ بە هەوەسی خۆی، پێشمەرگە ناتوانێت فیشک کێ بکرێت. یاخرەم جیاوازێ بۆ زۆر باشە دکتۆر دێمەوەلات هیوادارین کە هەندێک گفتوگۆش لەگەڵ دکتۆر نەوزاد بکەم. دکتۆر نەوزاد کاتێک کە باسی ترامپ کرێ یەکسەر پارە ئابووری حەسارخستنە سەر باج پێ بڵێم داخستنێکی کۆمپانیایەکی یاخود تۆڕێکی کۆمەڵایەتی وەک تیکتۆک کە لە بەرژەوەندی خۆی کار نەکە یاخود سوودی بۆ خۆی نەبێ گەر بە هەر یاسایەک بێ ئەمانە کە باسی ترامپەکەی وێنەی ئەمانە دێتە بەرچاوت بۆ خۆم ئاوها تەماشاکەم. بەڵام کاتێک دێتە سەر هەژمونە سیاسیەکە بە تایبەت لە عێراق و با بڵێن نزیکتر لە خۆمان باسیکەین لە ئێستاشا لە ڕۆژ ئاوا ئەمە تا چەند یعنی ئەم دیدارانەی ترامپ و بنیامین نێتانیاهوش تا چەند کاریگەریانە بێ لەسەر عێراق و عێراق بەرەو ئەو ئاراستەی کە دەڵێن گۆڕانکاری گەورە بەڕێوەیە یاخود بۆ ئاراستەی کە دەڵێن کوردانیش پشتی شێریان بەرەکەوێ لە حکومڕانی لەم ناوچەیە. بێگومان یعنی خۆی دەزانی یاتان کەسێکی بزدزمەنە لەبەرەمەش ئاسایی یعنی دیار بۆ سیاسەتێکە لەسەر ئاستی دەرا بە تایبەتیش فاکتەری ئابووری فاکتەرێکی هەری گرنگە لە سیاسەتی دەروەی دۆناڵد ترامپ یاخود سیاسەتی دەرای ئەمریکا لە سەردەمی دۆناڵد ترامپ. بەڵام بەنسبەت ئەو دیدارەی کە سبەینێ بڕیارە لە دیوان نەتەنیاهو و دۆناڵد ترامپ بکرێتن و ئەو مەلەفانەی کە بازێکە بە تایبەت ئەوەی جنابەت ئاماژە پێکرد پرسی عێراق و یان پرسی ڕۆژئاوا و ئەوانە بێگومان ئێمە بەبی بزانید سیاسەتی دۆناڵد ترامپ بەرامبەر عێراق بە تایبەتیش مەسەلەی عێراق لە دووسێ خاڵی سەرەکیدا دەتوانین کورد بکەینەوە. خاڵێکەم ئەوەیە کە بە تایبەتیش لە دوای 7 ئۆکتۆبر ئێوە ئەزانن کە گروپە میلیشیەکان بەردەوام هێرشیان دەکردە سەر ئەسرائیل لە ڕێگەی درۆن و موشکی باڵستیەوە. لەو کاتەوە کە ئەسرائیل چوی ئەنجومەنی ئاسایش و نامەیەکی ئاراستەی ئەنجومەنی ئاسایش کرد هەرەشەی توندی لە عێراق کردی. ئەگەر بێت و ئەو هەرەشانە ڕانەگرن ڕاستەوخۆ ژێرخانی ئابووری عێراق دەکەین یاما چون لە حوسیەکانماندا چون لە لبنانماندا چون لە غەزەمان ئەوە کرد لە عێراقیش ئەدەین. لەبەر ئەمە هەرەشەیەکی ڕاستەوخۆی لە گروپە میلیشیەکان لە حکومەتی سوودانی کرد. ئەو بۆ حکومەتی سوودانی بە بیان جگەری یعنی ئەمریکا هاتە نەوەوە و هەوڵیدا کە ئەو ئیسرائیل ئەو گۆزە سەربازیە لە عێراق نەدەتن. بەڵام لەگەل ئەوەشدا ئێستا یەکێک لە مەرجەهرە گرنگەکانی دۆناڵد ترامپ بۆ عێراق ئەوەیە بە حکومەتی سوودانی ئەوەیە دەبیت پەلە بکرد لە هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبی یاخود دەمجکردنی لەگەڵ سوپای عێراق و چیتر ئەو گروپە میلیشیانە فەرمان لە دەوڵەتێکی دراوسێ بە تایبەت ئیرانە وەرنەگرن. ئەمە یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە تەنانە لە کنگرێزیش پاڵپشتێکێک جار زۆر هەیە ئەڵێن ئەگەر بمانەوێت عێراق سەقامگیر بیت عێراق لە ئیران دوور بکەویتەوە و عێراق نەبیتە بەشێک لە هێزی پرۆکسی ئیران دەبیت گروپەکانی حەشد شەعبی هەڵبوەشین یان دەخۆ دەبیت دەمج بکرد لەگەڵ سوپای عێراق. ئەمە خاڵی یەکە. ئەمە خاڵی دومیش بە تایبەتیش هەوڵدانە بە ئەوەی هەژمون و نفوذی ئیران نەمینی لە عێراقدا و پەیوەندیەکانی هەرێم و بەغداد هەڕەدەک ئاسایی ببیتەوە و لەسەر ئاستی ناوچەکەش عێراق سیاسەتێکی ڕێباڵا لەسەر ئاستی ناوچەکە پراکتیزە بکرد. ئێوە ئازانن تەنانەت ئەمریکا گوشارێکی زۆریشی لەسەر سوتانی دروست کردیە بە ئەوەی هەرێمی کوردستان دووبارە نەوتەکەی هەنار دەرکرد لەسەر ئاستی دەرا. بۆیە لەم چارچێوەدا دەتوانین بڵێن یەکێک لە مەترسیەکان ئێستا ئەوەیە ئەگەر بێتوم ئەگەر یعنی ئێستا مەسەن حەجی شەعبی و ئازانن تەڕەداک بێدەنگە سەرەڕای ئەو هەرشانە ئیسرائیل دەکەتە سەر حوسیەکان و لە غەزە و لاوانە لە حیزب اللهشی ئێستا تەڕەدایەکی زۆر گروپە میلیشیەکان لە عێراق بێدەنگن. هۆکارێکەش ئەوەیە ئەو هەرشەوە گوشارێکی هەم ئەمریکا و هەم ئیسرائیل لێیان کردووە بیتە سەبەبێک تەڕەداک بێدەنگن. بەڵام
اما به مانای اولیه تاثر اما دمینیتن با رای من اگر بیتو اسرائیل و امریکا هرش بکنه سر ایران او کات ملیشیا شیعکان دست بیرش کردن دکن سر گروپ هرش دکن سر بنگ سربازیکانی امریکا تنانه تریم کردستانش یکی که لو آماجنه و دورش نابینم دولتان عربیش یعنی او ملیشیانه هرش بکنه سر لبر همش بگمان اوایی که لو مترسیانه که اگرش بکرێتە سەر ئیران خاڵێکی دیتریش بە نسبەت ئیسرائیل و ڕۆژئاوا من پێم وایە یعنی سیاسەتی ئیسرائیل ئێستا سەر ئاستی ناوچەکە گۆڕانکاریەکی زۆر مەزنی تێکەوتووە بەتایبەت لە دوای ڕووداوەکانی هەفتەی ئۆکتۆبر ئێوە ئازانن بەردەوام نەتەنیاهو باسی ئەوە دەکات ئێمە هەوڵا دەین ڕوخسار یاخود ڕوخساری ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی تر بگۆڕین کە بە شێوەیەک خزمەتی سەقامگیری و بەرژەوەندەکانی ئیسرائیل بکات لەم چارچێوەشدا بێگومان کورد فاکتەرێکی زۆر گرنگە بەتایبەتیش لە سووریا ئێستا سیاسەتی ئیسرائیل بەو ئاراستەیە کە ئەو حکوومەتەی ئیسلامیە لەوەیە هەیە زۆر بەهێز نەبیتن یان سانترال نەبیتن و پێگەی خۆی بەهێز نەکات لەلایەکی تریش هەوڵ بدرێتە سووریایەکی دابەشبووە هەبیتن لەلایەکی تریشەوە ئیسرائیل بە هەموو شێوەیەک هەوڵە دەد پاڵپشتی دۆرزیەکان بکات و تەڕادایەکیش دریش پاڵپشتی هێزی کوردی دەکات لەوێ بۆ ئەوەی هەرچی نابێت هەرێمێکی فەدرالی یا ئۆتۆنۆمیان هەبیت لەگەڵەوەشدا بە قەناعەتی خۆم یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە داوا لە دۆناڵد ترامپ دەکات کە هێزەکانی لە سووریا نەکێشیتەوە چونکە کێشانەوە هێزەکانی ئەمریکا لە سووریا لە بەرژەوەندی ئیسرائیل نییە لە بەرژەوەندی سەقامگیری سووریاش نییە و دەبیتە فاکتەرێک بوو بەهێزبوونی بۆ نمونە ڕوودی تورکیا کە ئەوەش بەتایبەتیش ئیسرائیل نیگەرانە لە ڕووڵی کە تورکیا دەگەڕێت بەتایبەتیش لە ڕۆژاوە زۆر باشە دکتۆر کوردانی ڕۆژاوا ڕێکەوتنێکیان لەگەڵ دیمشق هەیە و ئەوەی کە لە ماوەکانی پێشوە بینیمانە و چواردە خاڵی یاخود هەشخاڵەکەی پێشوە چۆتە بواری جێبەجێکردنەوە دیل گۆڕینەوە هەیە و لە ئێستادا ئەژمونی دەسەڵات گۆڕینەوە هەیە بەتایبەت لە ئەو ناوچانەی ژێردەسەڵاتی یەپەگە و یەپەژە کە دەستیمی ئاسایشی ناوخۆی سووریا کراوە ئەم جۆرە لە پەیوەندی لە نێوان دیمشق و ڕۆژئاوا و پەیوەندیەکەی هاوپەیمانان و ئەکرێ بڵێم ئیسرائیل و کوردیش لەو ناوچەیە بە جۆرێک کاریگەری نابێت لەسەر کەمکردنەوەی و هێرشانەی کە لەم ماوەیە دەستی پێکردووە لەلایەن ئیسرائیلەوە بۆ سەر سووریا بێگومان کوردەکان بە هەموو شێوەیەک ئێستا سیاسەتیان بەڕاستە بەتایبەت ئەو ڕێککەوتنەی کە لە 10 ئادار 2025 لە نیوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرە واژووکرا ئێوازان بە ڕێککەوتنە هەشخاڵیەکە بەناوبوون بەداخەوە یعنی ئەو ڕێککەوتنە زیاتر من پێم وابوو زیاتر لە بەرژەوەندی دیمەشق بوو یعنی لەوەی کە لە بەرژەوەندی کوردەکان بوو لەبەر لەو هەشت خاڵێکی ئاماژە پێکرد و بەشێکی زۆری خاڵەکان باسیەوە دەکات لەگەڵ هیچدا بەشبوونەکنی لە سووریا خاڵێکی تر باسیەوە دەکات بۆ نمونە باسی هیچ جورە ئۆتۆنۆمیەک یان فدرالیەک یان شتێکی وای بوو کوردی تێدانیە لەوەدا ئەوەش بوو سەبەبێک یا هۆکارێک تەنانە کاتێک دەستوریش ڕاگەیەنرا لە سێزدەی ئادار شتێکی ئەوتۆی بۆ کورد تێدا نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو دانوستاندنە لە نێوان کورد و دیمەشقەیە تەڕادا کورد دەیوێت لەلایەک سەقامگیری هەبی لەلایەکی تریش تەنیا بۆ ئەوەیە کە ڕێگە لەوە بگیری تورکیا هێرش بکەتە سەر ڕۆژئاوای کوردستان بەتایبەت یەکێک لە خاڵەکان ئەوە بوو کە دەبیت حکوومەتی دیمەشق هەوڵ بداتن بە هەموو شێوەک شەر لە سووریادا ڕابگرێت و دژی ئەوە بیت کە لەوانە کاتین هێرش بکەنە سەر ڕۆژئاوای کوردستان کەواتە لەو چارچێوەدا ئەوە یەکێک لە خاڵانە بوو کە تەڕادەک لە بەرژەوەندی کورد بوو بەڵام ئاماژەم پێکرد هەشت خاڵی تر ئەوەی کە تێداهاتوو بەڕاستیژی زیاتر لە ڕەوانگەی دیمەشقەوە نووسراوە ئێوەش ئەزانن کە سیاسەتی دیمەشق یعنی با شێوەیەکی ڕاستەوخۆ لەجێ کارگەری تورکیادایە و تاکو ئێستاش لەگەڵدا بیت ئەو دەسەڵاتەی لە دیمەشق هەیە دووبارە دەکەم دەسەڵاتێکی تونتراوە دەسەڵاتێکی ئیسلامی تونتراوە نەباری بە فدرالی هەیە نەباری بە ئۆتۆنۆمی هەیە نەباری بە ئەوەیە کە ڕێز نەمافی کەمەینە و پێکاتەکان بگیریت بە تایبەتیش ئەگەر تو سەیری ئەو دەستورە کاتیە بگەی کە نووسراوە و بەڵاویش کراوە یعنی هیچ شتێکی بوو پێکاتەکان تێدا نییە بەڵام چارچێوەشدا بێگومان کورد وەکو گەمایەکی سیاسی ئەو ڕێککەوتنە من پێم وایە بۆ ئەوە بووە کە هەم کات بکوژێ هەمیش بۆ ئەوە بۆ ڕێگە لە هێرشەکانی تورکیا بگیت بەڵام حتا ئێستاش ئێمە ئازانین کە هەرچەندە وەکو جاری سەرەتانیە بەڵام ئێستاش هێرشەکان لە ناوچە کوردیەکان بەشێک لە ناوچە کوردیەکان بەردەوام بەڵام لەگەڵ ئەوەشدا من پێم وایە کورد دەبیت هەوڵێکی زۆر بدەن لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئیسرائیل بۆ هەر هیچ نەبیتن لە ڕووی سیاسی و دیپلۆماسیە تەنانە دەکرێت لە ڕووی سەربازیشەوە لەبەرەوە ئیسرائیل نزیکە دەکرێت لە ڕووی سەربازیشەوە پاڵپشتی کورد و دروزەکان بگێت ئەمەش دەبیتە فاکتەرێک بۆ هاوسەنگی تەڕادەک لە سووریا دروست ببیت لە دوا ڕۆژدا احتمالش لە بەرژەوەندی کورد وەکو ئاماژەم پێگیرگرنگترین خاڵیش ئەوەیە کە کورد هەوڵەکانی دیپلۆماسی دەست پێ بکەن بۆ ئەمریکا لە سووریا ببینیت تا ئەو کاتی ئەمریکا لە سووریا ببینیت من قەناعەتم وایە تورکیا ناوێت بە شێوەیەکی بەرفڕان هێرش بکەتە سەر کورد. زۆر باشە دکتۆر سامان
دێمەلای تۆ دکتۆر سامان ئەگەر سبەی یا لە چەند کاتژمێری داهاتوودا ئەم دیدارەی سەرۆکی ئیسرائیل و سەرۆکی ئەمریکا دوای گفتوگۆکانی خۆیان لە پراوێزی کۆبوونەوەکە باسی سووریاش ئەگەری هەیە بێتە پێشەوە، بەڵام ئەمە دۆخی کورد لێرەش و هاوکاری هاوپەیمانان بۆ ئێرەش بۆ پێشمەرگەوە لە ڕۆژئاواش هیچ لە گۆڕێت دێتە بوون یاخود لە بەرژەوەندی کورد بێ؟ طبعا یەکێک لەو لە خاڵەکانی دیدارە عێلاقاتی تورکی سووریە، چونکە بەڕاستی ئیسرائیل نایەڵێ جارێکی تر جێیش اعتیبارەکرێت کە دوشمنێتی ئیستا وای حسێبێکاڵێ القوات المعادیە، یعنی ئەو قواتانی کە دژی منە جێگر ببێت لە ناو سووریا و هەروە ئەگەر ئاگاشتان لێ دوێنێ بوو لام وپێرێ بوو لە سێ مەتاری گەورەی یا خاستن تیفۆری پێڵەن ئەو مەتارە بەتەما بوو تورکیا جێشی خۆی بێنێ و لەوێ قاعدەیەکی خۆی بکاتەوە ئەو هەمووی تێگا مەتارەکەی تێگا نەیهێت بە هیچ نوعێک ئەو شوێنە ببێت و ناژێڵێت و هەروە بۆ معلوماتی جەنابیشتان تورکیا اعترافی بە قەسەد کرد لە کۆبوونەوەیەکی دانیشتێکی نهێنیە لە ئەنجەلیک کە ساڵێم حوسین چوو اتفاق کرا لە بینیانە کە وەکو چۆن لە اعترافێکە بۆ ئەو قوواتانە کە بمێنێتەوە و یعنی ناکۆکی نەبێت لە بینیانیان تورکیا لیان نەدا. ئەمەش خۆش هەنگاوێکی کەشە بۆ کورد کە بچێتە پێشەوە. مەسەلەی پەکەکە ئەمێنێ پەکەکەش داواکە ئۆردوگان کە پەلە بکەن لە بڕیارەکانیانە ئەوەش ئەچێتە پێشەوە. لێرە بۆ ئێمەی کورد چ لە ڕۆژئاوا بێ یان لە باشووری کوردستان بێ ئەبێ بە سیاسەتێکی حکیمانە و ژیرانە معاملە لەگەڵ ناوچەکا بکەین، چونکە نامانەوێ ئەوان بە ئەمریکا ناوێرن یان بە ئیسرائیل ناوێرن یان هەموو چۆنەڵی حەقدەکان بەرامبەر کورد لە کورد بدەن. ئێمە ئەبێ زۆر بە ژیرانە و ئەوەی کە قەسەد ئیمزای کرد لەگەڵ با بڵێن مەزلوم عەبدی لەگەڵ جۆلانیا کردی ئەو اتفاقەیەک بوو ڕاستەکەی هیچی بۆ ئێمە، بەڵام ئەمە لە ڕعایەی ئەمریکا و فەرەنسا بوو و ئەوان گەرنتیان ناوە هەرچەند خاڵەکان ئەوەی نەبوو، بەڵام ئەوان گەرنتیان ناوە کە کورد مافی خۆی ئەبێت. بەڵام دوای 2 ڕۆژ دەستورەکەمان بینی دەستورەکە بۆ 5 ساڵە هیچی وایتیانە بۆ کورد و حکوومەتێکیشان تەشکیل کرد. یەک کوردی خۆی بەسەر بەخۆی ئەزانێ، بەڵام بە کوردیش قسەژەکە، بەڵام زۆر هینەیە کە ئەو وەزیری تربیە کە هەوڵەیە کە زمانی کوردی مافێ بێت لەو مافانەی کە ئەم کاری بۆ ئەکات. لێرە کورد مەسلحەتی کورد لەوایە کە علاقاتی لەگەڵ هەموو لاکانە بە دیبلۆماسیەت بکات و ئێمە نەبین بە تەرەفێک لەم شەڕا، چونکە ئەم شەڕە شەڕی ئێمە نییە، شەڕی لایەنەکانی ترە. ئێمە بێ عێلاقەکانمان باشکەین لەگەڵ دراوسەکانمانە، لەگەڵ ئێرانە، لەگەڵ تورکیا و هەروەها لەگەڵ بەغاشە، بەڵام تر ئەبێ بزانین چۆن ئێمە خۆمان بپارێزین لەم شەڕە. ئەوە گرنگیە ئەوە، بەڵام هیوادارین ئەم حکوومەتەی تازە حکوومەتی دەهەم لەم مانگا بکرێت تەخیر چەند تەخیر بێ ئەوەش زەرەرە بۆ ئێمە وەلەو هەچەند ئیشوکار هەرە ڕاتر حکوومەتی نۆ بێت 10 بێ 11 بێ ئیشوکار هەرە ڕات، بەڵام ئێمە ئەمانەیە حکوومەتێکی تازە بێ، حکوومەتێکی خەڵکی تەکنۆکراتی تا بێ کە بتوانێت خزمەت بێ و بەرنمەیەکی تازان هەبێ، استراتیژیکی نوێیان هەبێ کە بتوانین یەکریزی ماڵی کورد ئەولەوێتی ئەوان بێت لە بەرنمەکانە بۆ ئەوەی ئێمەش بەهێزەوە لەگەڵ حکوومەتی اتحادیە بتوانین گفتوگۆ بکەین. دکتۆر بە پێکەنانی حکوومەتی نوێ هیچ کاریگەریەکی بێت لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان بەرامبەر ئەو دراوسیانەی وتت بە تایبەت بەرامبەر بەغداد؟ بەڵێ ئەبێت هێزی، چونکە ئەم حکوومەتە بێ حکوومەتێ بێ استراتیژیەکی تازەی هەبێ، ئەو حکوومەتە ئەبێ یەکەم متمانەی خەڵکی کوردستان بێنێ کە بتوانێت ناوخۆی هەرێمی کوردستان بەهێزکە، چونکە ئەگەر ناوخۆی خۆمان بەهێز نەبین هیچ کاریگەرێکمان نابێت لەگەڵ حکوومەتی عێراقا و خۆشمان نەزانین هەموو چۆنەڵێ
سەروەری ئابووریمان لە دەستداوە ئێستا هەمووی تقریبن لەژێر دەستی حکوومەتە ئەبێ ئێمە چۆنەڵێ ڕەنگی ئابووری خۆمان دروستکەین کە بتوانین زۆر اعتیماد نەکەینە سەر بەغا ئەوەش کاتی ئەوێت بەڵام ئەبێ حکوومەت لە کاری حکوومەتە بەڕوونی دەرکەوێت و استراتیجەکەشی و کارەکانیشی چ لە ناو هەرێمە چ لەگەڵ حکوومەتی عێراقا چ لەگەڵ دراوسەکانمانە بە تایبەتی مەساڵحی ئەمریکا و مەساڵحی غەربیش بگینە بەر چونکە ئێمە لەوانەوە پارێزراوین لە هیچ لایەکەوە نەپارێزراوین و ئەمریکا و غەربە ئێمە ئەپارێزێت ئەگەر وان نەبێت دەمێ بوو ئەوان هاتوون سەر هەرێمی کوردستان چیان لە کەرکووک کرد زیاتری ژەکەن لە هەرێمی کوردستانە. زۆر باشە. دکتۆر نەوزات دوایی چەند جار هەڕەشە لەلایەن ئیسرائیلەوە بۆ سەر گروپە چەکدارەکان بەڵام هیچ کاردانەوەیەک نەبووە چەندە هێرشەکان لە عێراق و لەلایەن گروپە چەکدارەکانەوە بۆ سەر ئیسرائیل و بۆ سەر بنکە و بارەگەکانی ئەمریکاش هەر هەبوون بەڵام کاردانەوەکانی ئەوە نەبوون تەنها مانی هەڕەشەکە هەبوو بۆی کە ئەو هەڕەشانە ڕاگرن و چەند جار داوا لە حکوومەتی سوودانی کراکەم هەڕەشانە ڕاگرن ئەگەری هەیە لە دانەنیشتنی یاخود ڕەتکردنەوەی دانوستانی ئێران بۆ ئەمریکا ئەم هێرشانە ئەنجام بدرێت لەلایەن ئیسرائیلەوە کە لە کاتێک ئێستا هێرشە کاتە سەر حوسیەکان و غەزا و سووریا و لوبنان عێراقیش بەرەم هێرشانە کەوێ لە ئایندەیە بێگومان وەک ئاماژەم پێ کرد بە تایبەتیش لە دوای ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر لە سەرەتادا گروپە میلیشیەکان لە عێراقدا بە تایبەتیش ئەوانەی سەر بە سوپای قودس بوون هێرشیان بە درۆن و موشەکەریشان کردە سەر ئیسرائیل بەڵام ئیسرائیل لە سەرەتادا هەوڵێکی زۆریدا لە ڕووی سیاسی دیپلۆماسی کەلکی نەبوو لەبەر ئەمەش ئینزارێکی مەزنی دا بە هێزەکانی عێراق بە حکوومەتی سوودانی بە تایبەت ئەو نامەی کە ڕاوەدەی ئەنجومەنی ئاسایشی کرد لەو نامەدا زۆر باسا وازحی وەزیری دەرەوەی ئیسرائیل ئاماژەی بەوەی کرد کە ئەگەر بێت و هەرشەکان یان هێرشەکانی گروپە میلیشیەکان لە عێراقدا ڕانەگریتن بە دنیاییەوە لە عێراقدا دەین و لە ژێرخانی ئابووری عێراقدا دەین لەبەر ئەمەش ئەمە گوشارێکی زۆری لەسەر حکوومەتی سوودانی دروست کرد دواتریش ئەمریکا ناوبژێوانی کرد با ڕێگە لە ئیسرائیل بکتێریش بکەتە سەر عێراق بە تایبەت ئەو کە سەردەمی بایدن بوو بووە ئێستاش من قەنەعەتم وایە ئەگەر شەڕەکە فراوان ببیت لە بۆل دوخە ئێستادا احتمالە تەڕادایەکی زۆر گروپە میلیشیەکان هەست بە مەترسیە دەکەن کە جارانوسیان لە حیزب الله و لە حەماس و لە حوسیەکان باشتر نابێت لەبەر ئەمە خویان لە ڕوبەڕووبوونەوە یاخود هاوشتنی موشک بەرەو ئیسرائیل دەپارێزن بەڵام ئەگەر بێت و مەترسیەکە لێرەدا ئەگەر بێت و هێرش بکرێتە سەر ئیران ئەگەر بێت و هێرش بکرێتە سەر ئیران یا خۆڕێککەوتنی ئەتۆمی نەکرێتن ئیسرائیل و واشنگتن ئەمریکا هێرش بکەنە سەر ئیران من دڵنیامە لەوەی کە گروپە میلیشیەکان هێرش دەکەنە سەر بەرژەنجەکانی ئەمریکا سەر هاوپەیمانەکانی ئەمریکا لە ناوچەکەدا و احتمال هەرێمی کوردستانیش بەشێک بیلەوە لەبەر ئەمە مەترسیەکە لێرەدایە و ئێستاش گوشارێکی زۆر هەیە وەکو ئاماژەم پێ کرد بەرپرسانی ئەمریکا بەردام گوشار لەسەر حکوومەتی سوودانی دروست دەکەن بۆ ئەوەی هەرچی زووە ئەو گروپانە هەڵبوەشێنەوە بکەنە بەشێک لە سوپای عێراق بەڵام پرسیارێکی ئەوەیە ئایا هەڵدەوەشێن یا هەڵدەوەشێن من قەنەعەتم وایە ئەو گروپانە بە هیچ شێوەیەک هەڵناوەشێن نە ئیران ڕێگە دەدات گروپە میلیشیەکان هەڵبوەشێن و نە پێکهاتەی شیعە خوشی ئامادەیە لەبەرەوە خۆی دەزانن کە پێکهاتەی شیعە وای دەبینن کە ئەو گروپە میلیشیان یاخود حەجی شایبی وا بڵێن پارێزەری پێکهاتەی شیعەیە و هەر کاتێک مەترسی دروست ببیتنە سەر عێراق ئەوان زۆر بڕۆن تەنانەت بە سوپای عێراقیش نییە لەبەر ئەمە ئەوان پێیان وایە حەجی شایبی فاکتەرێکی هەری گرنگە بۆ پاراستنی پێکهاتەی شیعە بە تایبەت ئەو گروپانە لە ئیرانەوە نیست لەبەر ئەمە تەنانەت ئەگەر بەناویش یعنی ئەو بڵێن ئامادەی هەڵدەوەشینی یاخود بکەنە بەشە لە سوپای عێراق من پێم وایە لە نەوارودا پروژه حج شعبی یاخود هێزەکانی حج شعبی بە هیچ شێوەیەک نادە هەڵدەوەشن و نەجدا مژدەکەن لەگەڵ سوپای عێراق و هێزێک دەمینن و بار ناکەمیش گوشارەکانی ئەمریکا کارگەری زۆری لەسەر جانی لەسەر حکومەتی سوودانی شەوی خۆی بڕیارەکە لە دەستی سوودانی نیە کێشێکەوەیە بڕیارەکە لە دەروی سوودانیە لەبەر ئەمە من پێم وانیە ئەو گروپانە هەڵبوەشن. زۆر باشە. دکتۆر سامان دوای ئەم دوو مانگە لە وەڵام نەدانەوەی نامەکەی ترامپ یاخود نەکردنی دانوستان و دانەنیشتنی ڕاستەوخۆی نێوان ئەمریکا و ئێران سزا ئابوووریەکان بۆ سەر ئێران زیاترە بێ یاخود ئەوەیە ئەگەری هێنانی ئەو نزیک بوونەوەی ئەو فڕۆکە جەنگی و ئەو کەشتیە گەلیە جەنگیانی کە نزیک بوونەتەوە لە ئێران ئەمە بەردەوامە بێ یاخود دەبێتە هێرشێکی پراکتیکی بۆ سەر ئێران. طبعا جوابیان ناوتەوە نامەکەیان ناردەوە لە ڕێگای عومانەوە
نردیانەوە جوابەکانی ئامادەین بۆ گفتوگۆ بەڵام غێر مباشر نا غێر مباشر ئامادەین کە گفتوگۆ بکەین و ئەوان نوێ گفتوگۆ بکەن لەژێر فشارە نا ئەنێوە چۆن ئەڵێ بەرامبەر یەک دابنیشن بە شێوەیە کە نەدی یەکتری بن نۆکو لەژێر هەڕەشا دابنیشن. طبعاً ئێران باش تێگەشتووە کە دۆناڵد ترامپ کابرایەکی بزنسمانە و دنیا بە سەوزە بینێ قەزدم ئەوە یعنی بە دۆلارە بینێ و ئێران لەم دووسێ ڕۆژە ئەوەی خستووەتە بەردەمی ترامپ کە توانێ تقریبا 3-4 تریلیۆن دۆلار لە ئێرانە معاملەی تیا بکرێ و هین استثمار بکرێت لە ئێرانە ئەمەش زۆر گرنگە بۆ ئابووری ئەمریکا. طبعاً گەمارەکانی خستووەتە سەر و ئێوەیە ئێران چۆن جاران پێشەوەی بڕوا ترامپ کە خستی ئەوەی کە ڕۆژانە لە 500,000 بەرمیل زیاتر ناوەکو ئێستا 3 ملیۆن و نیوە ئەوە کەم کاتەوە و بێنێتە ئابوورەکەی یعنی ئینتاجی فرۆشتنی نەوت بکا بە سفر و بۆیە لەگەڵ عێراقا و هەروە تەشبینی زەختی خستووتە سەر عێراق کە نەوتی کوردستان لە شەریکەکانیکەوە لە بچێتە بەندەری جیهان ئەو زەختەی خستووەتە سەر کە ڕێکەوتنێک بکەن بە زووترین کات چونکە ئێوێ نەوتەکە ئەتر نێڵن نەوتی عێراق بە قاچاغی بڕوا بۆ ئێران یان بۆ تورکیا هەمووی لە ڕێگای ئەو بۆرێەوە بڕوات و زەختێکی زۆر زۆری بەهێزەکات بۆ ئەوەی لە ناو خۆی ئێرانە کە ئێستا ئەبینین تقریبا سەی 40 ئابووری ئێران دراوی تومەن لە خۆی زەرری یاوە ڕوخا بەڵێ تاکوونستا لەوەتی ترامپ هاتۆتەوە اینجا ئەوێ لە ناو خۆ زەعیفیکە بە شێوەیە کە ئابوووریەکەی ئەوە نەبێ بتوانێت خزمەتی خەڵکەکەی خۆشی بکە نۆکو پشگیری حوثیەکان. دکتۆر تاکەی ئێران بەرگەم سزانە ئاگرێت لە ناو خۆیان بوون بە تایبەت. وەڵاهی بەرگری گرتووە تاکون خۆ چونکە ئینتاجی مەحەلی زۆرە لەبەرەوە بەڵام چۆن ئەڵێ شتومەک لە دەرەوە نایەت بۆ ناوەوە ئێستا لە ڕێگای سینەوە بۆیەت لە ڕێگای هندەوە بۆیەت ئەو ڕێگایانش ترامپ هەوڵەیە کە ئەو ڕێگایانشی لێ ببرێت ئابوورەکەی بەڕاستی بڕوخێنێت اینجا لە هەمان شەویشە بە هەمان کاتیشە مفاوەزات کا لەسەر ئەوەی نەوەویەکەیەتی ژێرخانی نەوەوی مەسلەی بالیستیەکانە مەسلەی پشگیری مقاومەیە محوەری مقاومە هەچەنە ئێران ئێستا تەماشاکەی هەموو لێدوانەکان لەگەڵێ کارڕێک نین لەلایەکەوە ئەڵێ ئەگەر زەختمان لەسەر بکەن ئێمە چارمانێ بچین بەرەو چەکی نەوەوی لەلایەکی کە و فتوای خامنەئی ئەڵێ تەحریم مەکرێ بچن بەرەو چەکی نەوەوی لە لایەکی کەشەوە بەحسی ئەوە کە محوەری مقاومە عەرەقچی کە وەزیری دەرەوەیە ئەڵێ محوەری مقاومە پشگیری بکرێت خامنەیی و قسمێک لەوانی تر ئەڵێن نەخێر ئێمە هیچ پەیوەندێکمان پێ نییە ئەوان خۆیان بڕیاری خۆیان بەدەست خۆیانە یعنی لە ناوخۆی ئێرانیشە ئەگەر تەسریحاتەکانیان جۆ لێ بگریت لەگەڵێکە ناگەنەوە یەک یعنی هەمووی ڕۆژانە گۆڕانی تیا ئەکرێت لەگەڵ چۆنەڵێ پشگیریەکە هێزەکانی ئەمریکا کە زۆر هاتوونەتە ناوچەکەوە شت گۆڕاوە بەڵام حەزەکەم خەبەرێکیشتان پێ بم کە ئەمریکا داوای لە ڕێعایی خۆی کرد لە عێراق بچنە دەرەوە ئەمە زەنگێکی خەتەرە ئەم داواکاریەکەی بۆ دکتۆر ئەو بڵاوکردنەوەی کردووە ئیمڕۆ بووە لە تەلەڤیزیۆنی شابڵاو کرایەوە کە لە ڕعایەکانی چێتە دەرەوە لە کاتی شاوەکو لە پێشە وتم ئێرانیش لە هەمان کاتە جێشی خۆی و هەموو دەستگاکانی چ لە جێش لە خاڵی جیمان فەیلەقی قودس هەمووی لە ئەنزاری جیمان ئەمانە هەمووی زەنگی خراپە یعنی شتێک هەیە لە ئاراکە ئێران مەترسی هەیە و هەروەها ئەمریکاش بۆی دەرکەوتەوە کە مەترسێک هەیە بۆیە داواکە لە عێراقیەکان بەڵام من بە قەناعەتی من جارە هیچ نابێت تاکون هاتنەوەی
نەتەنیاهۆ و نەتائیجی ڕوو نەبێتەوە زۆر باشە دکتۆر سامان ئەمریکا تاکۆن ڕوو نەبێتەوە. زۆر باش دکتۆر نەوزاد نەتەنیاهۆ بۆ لەسەر ئەو قەزەی غەزەوە و کۆمەڵکوژەی کە دادگای نێودەوڵەتی بڕیاری دەستگیرکردنی ئەو ئێستش ئەچێتە ئەوێ ئەمە نیشانەی پرسیار دروست ناکات بۆ دادگاکەی تر کە بڕیارێکی ئاوای داوە و توانای دەسەڵاتیشی نییە بۆ جێبەجێکردنی بێگومان یعنی وازان دادگایەتانی دەوڵەتی ئەو بڕیارەکەی داوە ئەمریکا خۆی سزای بەسەر دەسەپاندووە لەبەرەم ئەمریکا پابەندی بەو بڕیارە نییە و ئەڵێن کە بەتایبەتیش ئیسرائیل بڕیارێکی سیاسی هەرچەندە ئێستا وازانە کە ترامپ زۆر گرنگی بە ماسات و دامەزرایانی دەوڵەتی نادات نەمەسەلا هەر دادگای تاوانینی دەوڵەتیە بۆ دۆناڵد ترامپ یاخود سیاسەتی دۆناڵد ترامپ بەو ئاراستەیە کە ئەو ماساتە ئەو دامەزرانەکە لە دوای شەڕی دوەمی جیهانی دروست بوون کە سیستمی نوێی جیهانی لەسەر دامەزراوانی ئابووریە دامەزراوی یاساییە نەتەوەی گرتووەکانە ئەوانەی ڕێککەوتنی ئەوەی کە پێنی بەگەشت و هەواوە هەیە پاریسەوەیە لەبەر ئەمە دۆناڵد ترامپ زۆر گرنگی بە و ڕێککەوتنانی وڵاتیانە ناداتن و زۆر ینی بۆی گرنگ نییە لەبەر ئەمەش دۆناڵد ترامپ زۆر گرنگی بە ڕێککەوتنی دۆقۆلی هەداتن هەوڵ دەدات ئەو سیستمەی کە لە دوای شەڕی دوایمی جیهانی دروست بووە ینی تەنانەت بەشێکی زۆری ماساتانە هەڵبوەشین لەبەر ئەمەش لەم چارچێوەدا دەتوانم بڵێم بێگومان نیشانەی ئەوەیە کە دامەزرانی وڵاتەکان ئێستا وەکو جاران ئەو بایخەن لە لای ئەمریکا نەمایە دامەزار دیموکراسیەکان یاخود دامەزرا یاساییەکانی نێودەوڵەتی ئەو بایەخان بەتایبەت وەکو ئاماژەم پێکرد لە سەردەمی دۆناڵد ترامپ سەردەمێکی نوێ لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەستی پێکردووە و ئەو زیاتر ئەمریکای وازانە کە بەرژەوەندی ئەمریکا ینی زیاتریش ئەو جەخ سەرەوایەکەتن کە بەرژەوەندی ئەمریکا لای کێبوتن ئێمە لەوێن و هەوڵش دەدا لە ڕێگەی ڕێککەوتنی دۆقۆلی بەرژەنجەکانی ئەمریکا بپارێزین لە ڕێگەی ڕێککەوتنی دۆقۆلی و لەگەڵ هاوپەیمانەکانمان بەرژەنجەکانی استراتیژی ئەمریکا بپارێزین و ئێوەش ئازانن کە ئیسرائیل هاوپەیمانێکی استراتیژی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و تەنانەت دۆناڵد ترامپ خۆشی بڕوای بەو بڕیاری دادگای تاوانین دەوڵەتی نەبوو تەنانەت باشووری ئەفریقاشی کێکێک لەو دەوڵەتانە پاڵپشتی ئەو بڕیارە دەکرد ئێستا سزای خستووەتە سەر تەنانەت هەموو ویزاکانی ئەو دەوڵەتەشی هەڵوەشاندوتەوە وەزیری دەرەوەی ئەمریکا ئاماژەی کردینێ لەبەر ئەمە لە چارچێوەدا دەتوانم بڵێم بێگومان یعنی ئەو کوشتنی خەڵکی سیڤیل لە غەزە یعنی ئەو کوشتنی بە کۆمەڵی خەڵکی غەزە بێگومان تەوانە بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئێستا لە سیاسەتی نێودەوڵەتیدا هێزدا خۆت کی بەهێزە وەکی دەسەڵاتی هەیە دەتوانیت ئەوە بڕیار نێودەوڵەتی بکەیت ئەوە بڕیار دەدات نەک یاسا چییە و قانون چییە بڕگەکانی قانون چیە. زۆر سپاس بۆ هەریەک لە دکتۆر سامان شاڵی پسپۆڕی پەیوەندە نێودەوڵەتیەکان و زۆر سپاس بۆ پێتوتی مامۆستای زانکۆ پسپۆڕ لە سیاسەتی دەرەوە سپاس بۆ وەڵامی پرسیارەکانتان زۆر سپاس میوانی ئێمە بوو. پاتان لەگەڵ.